شۆز ڕەفیق لە پەیمانگەی کلێڤەری ناحکومی لە بابەتی فیزیا بەشدارم لە خولی هاوینە. خۆشحاڵم کە قوتابیان زۆر خۆشێکی تایبەتیان هەیە و سوودێکی تایبەتمان گەیاندووە بە قوتابیان و قوتابیان هەست بە ئاسوودەی دەکەن لەگەڵمان و لەگەڵ قوتابیان دەبین لە ساتی دەستپێکردنی خولەکە تاوەکو کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکان. ئەمە ئامانجیمەیە کە قوتابی ئێمە پردێک بین قوتابیەکان بپەڕێنەوە لە قۆناغی 12 بۆ ئەو ئامانجەی کە بۆی هەوڵ دەدەن. هیوادارین هەموو قوتابیانمان سەرکەوتوو بن. سوپاسان دەکەم. من مستەفا شێروان بەشداری خولی پۆلی 12 ئامادەیی لە کلێڤەری ناحکومیم کردووە کە بەڕاستی مامۆستایەکانی زۆر بە ئەزمون و کەشێکی ئارامیان بۆ تەڵەبەکان ڕەخساندووە. سڵاو، من ناوم ژیاوە سەمەدە. ئەم ساڵ هاتوون بەشداری خولی هاوینەم کردووە. ئەم دەرسانەی کە ڕۆیشتون دەرسەکان زۆر بە باشە ڕۆیشتون، مامۆستایەکانیان زۆر بە ئەزمونن. بە هیوای سەرکەوتن لە بۆ هەمووتان. من کازم کامەران قوتابی پۆلی 12 بەشداری ئامادەیی کلێڤەری ناحکومی کردووە. بەڕاستی زۆر سوودم لێ بینیوە. بەڕاستی مامۆستایەکانی زۆر باشن. چەند دەرسێکمان ڕۆیشتووە هەتا ئێستا زۆر بە باشی ڕۆیشتووە. سڵاو، من ناوم سیما وشارە. بۆ بەشداری خولی هاوینەم کردووە. ئەو دەرسانەی کە ڕۆشتون بە جددی سوودی زۆرم لێ وەرگرتووە. مامۆستایەکانیان بە ئەزمونن، شێوازی گەیاندنیان زۆر باشە و هیوام سەرکەوتنی هەموو لایەکە. من مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئەحمەد، پسپۆڕی بیرکاری مامۆستا لە قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحکومی. هەستاین بەکردنەوەی خولی هاوینە لە قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحکومی بۆ قوتابی ئازیزەکانمان بۆ ئەوەی قوتابیەکان بتوانن ئیستفادەیەک لەو خولە بکەن و هەروەها بە هیوای بەدەستهێنانی نمرەیەکی بەرز. لێرە قوتابیەکانمان ئەلحەمدولیلا قوتابی زۆر باشن بەشداریان کردیا بە هیوای ئەوەی کەوە بتوانن نمرەیەکی بەرز بەدەست بێنن.